سلااوێکی شۆڕژگەرانەتان پێشکەش بینەرانی تلویزیۆنی ڕۆژهەڵات لە درێژەی بەرنامەکانی تایبەت بە 26 ڕێبەندان ئەم جارەش گەڕانێتەوە وڵاتان و میوانداری بەڕێز مستەفا زاهیدی بەرپرسی کمیسیۆنی ڕاگەیاندنی کۆمەڵەمان کردووە. بەخێر بێت کاک مستەفا. سپاس بۆ ئێوەش کە هاتوون بۆ ئێرە و سەرەتا لایەنی خۆم و سەرجەم ئەندامانی کمیسیۆنی ڕاگەیاندنی کۆمەڵەوە پیرۆزبایی 26 ڕێبەندان لە سەرجەم خەڵکی کوردستان لە بنەماڵەی شەهیدان لە چالاکانی ناوخۆ دەکەم و هیوادارم بە زووترین کات 26 ڕێبەندان و ڕێوڕسمی 26 ڕێبەندان لە ناوخۆی وڵات و لە کوردستانی ڕۆژهەڵاتە بەڕێوە ببین. سەرەتای پرسیارەکەم بەوە دەست پێ دەکەم. لە دوای 26 ڕێبەندان کۆمەڵە لە چە میلیۆن گەلێک کەڵکی وەرگرتووە بۆ ئاگاداری خەڵک. کۆمەڵەش وەک هەر حزب و ڕێکخراوێک بێگومان هەر لە سەرەتای دامەزراندنیەوە پێویستی بە ڕاگەیاندن بووەوە شێوازی جیاوازی ڕاگەیاندنی گرتووەتە بەر و بە پێی زەرفی مەکانی و زەمانیە کە بووە تەکنیکهای جیاواز و شێوەی جیاوازی ڕاگەیاندنی هەڵبژاردنەوە. بۆ وێنە هەر لە سەرەتای دامەزراندنەوە بە پێی ئەو موقعیەتە زەمانیەی کە ئەو دەمە هەبوو کۆمەڵە لە ڕۆژنامە دیواریەکان کە ئێمە دەبین بەشێکی زۆر لە حزبەکان لە حاڵەتی ڕۆژنامە دیواری یا تابلۆ ئیعلاناتی ئیستفادەیانەکرد لە ناو شارەکانە، لە تراکتهای تەبلیغاتی، لە شەبنامەکان و نووسینی دیوارەکان و بڵاوبوونەوە لە ناو خەڵکە. ئەمەش وەکو فۆرمێکی لە ڕاگەیان بوو کە کۆمەڵە ئیستفادەی لێکرد و سەرجەم بەشێکی زۆر لە کادرەکانی کۆمەڵە ببوون بە زمان حاڵی ڕاگەیاندنی ئەم حیزبە و شێوەی های جیاوازی ڕاگەیاندنی کۆمەڵە هەر بەڕێوە دەبێت. هەر ئەو سەردەمە ئێمە دەبینین کۆمەڵە ئیستفادە ئەکات لە تەئەتر و لە شانۆ لە شار و گوندەکانە بۆ شێوەیەکی تەبلیغی بۆ ئەوەی کە ئایدیاکانی خۆی جێبەجێ بکات. هەر لە مانگەکان و ساڵەکانی یەکەمی ئاشکرابوونی کۆمەڵەوە و دوای ئەوەی کە ڕژیمی پاشایەتی ڕووخاو ڕژیمی کۆماری ئیسلامی شەڕیشی بە کوردستان فرۆشت، کۆمەڵە تەکنیکهای جیاوازی ڕاگەیاندنی بەکارهێنا، چاپی کتێب، نامیلکە، ڕۆژنامەکان وەک خەبەرنامە، وەک شۆڕش و دواتر ئێمە دەبینین رادیۆ کۆمەڵا، رادیۆ دەنگی شۆڕشی ئێران و دواتر پەیام کەکرێ وەکو بڵاوکراوەی تایبەتی رادیۆ کۆمەڵە و رادیۆ دەنگی شۆڕشی ئێران چاوی لێ بکرێت. پاشان ئێمە دەبینین کۆڕی بانگەوازی کۆمەڵەدا دەمەزرێت لایەنی کۆمەڵەوە، کۆڕی بانگەوازی کۆمەڵە کە بەشێکی زۆر لە هونەرمەندانی ناسراوی کوردستانی تێدا بوو، لە ڕاستیدا شێوەیەکی مۆدێرن بوو لە تەبلیغی حزبی لە ڕێگەی هونەرەوە. ئەویش ئێمە بینین ژمارەیەکی زۆر لە هونەرمەندا وەک ناسری ڕەزازی، نەجمە غوڵامی، مەرزیە، کاڵێ، بەکلایکس و شەید جەماڵ و کۆمەڵێک لە هونەرمەندان لەم کۆڕی بانگەوازەدا جێیان بووە. بەداخەوە ڕەنگە ئێستا من ژمارەیەکیان ناو نەبردی وەک ڕەزا بچکۆل و چەند کەسێکی تر، بەڵام بەرحاڵ کۆڕی بانگەواز زەرفێکی جیاواز و شێوەیەکی جیاوازی تەبلیغاتی بوو کە کۆمەڵە لە ڕێگەی سرودەکانیەوە بەکاری بردو. ئێمە دەبینین بەشێکی زۆر لە سرودەکانی کۆمەڵە ئەو کاتە بوون بە وێردی زمانی خەڵک. هەر لە 1360 ئێمە دەبینین کۆمەڵە کانونی ئەدەبی کرێکاریدا ئەمەزرێنێت و کانونی ئەدەبی کرێکاری لە ڕاستیە بڵاوکراوەیەک دەرەکات کە بەناوی پێشەنگ زمانێکی ئەدەبیانەی ئایدیاکانی کۆمەڵە بوو. بەشێکی زۆر لەو بەرهەمانەی کە لەویا بڵاو ئەبوونەوە چ نووسین چ تەرجەمە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ لە خزمەتی سیاسەتەکانی کۆمەڵەدا بوون و کۆمەڵە خزمەتی بەم ڕێگەوە دەیویست کە خۆی زیاتر بە کۆمەلگا بناسیێنێت. دەهەی 1360 ئێمە دەبینین دەهەیەکە کە کۆمەڵە ئەم تەکنیکانە بەکارەبات و کۆمەڵە بڵاوکراوەی تریش چاپە بێت دواتر وەکو بەسویە سۆسیالیزم وەک ئەو کتێبانەی کە ئینتشاراتی کۆمەڵە چاپیەکرد. ئەمانە سەرجەم ئەو
شێوازانە بوون کە کۆمەڵە بەکاری دەبرد. لە دەی 1970 ئیتر وردە کەڵکوەرکردن لە وێبسایت و بەتایبەت لە کۆتاییەکانی دەی 1970 وێبسایت و سایتی ئینتەرنێتی و ماڵپەڕە ئینتەرنێتەکان دەبێت بەباو. بەڵام دوای ئێمە لە دەی 1380 زاینی هەتاوی کە 2000 بەدواوەیە لە 2000 بەدواوە ئێمە چەخماخەیەک دەبینین. سەرەتا ئەم چەخماخەیە لە دامەزرانی رادیۆ ڕۆژهەڵاتەوە دەست پێ ئەکات لە ڕاگەیاندی کۆمەڵەدا کە رادیۆ ڕۆژهەڵات کە ساڵی 2004 بوو ئەگەر لەبیر بەهەڵا نەچوو بێتم دامەزرا یەک ساڵ ئیشی کرد. رادیۆ ڕۆژهەڵات لە ڕاستیە ئەو ورەیەی بە ئێمە بەخشی مخۆم ئەو کاتە لە رادیۆ ڕۆژهەڵات کارم دەکرد و یەکێک لەو کەسانە بووم کە لە رادیۆ ڕۆژهەڵات کارم کرد. ئەو ورەیەی بە ئێمە بەخشی کە بتوانین بەرەو تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵات هەنگاو بنین. تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵات ئەتوانم بە قۆناغێکی جیاواز لە ڕاگەیاندنی کۆمەڵە ناو بمین. قۆناغێکە کۆمەڵە وەک یەکەم حزبی کوردستانی ڕۆژهەڵات کەناڵێکی سەتەلایتی دامەزران. ئەو قۆناغەی کە هەموو بنەماڵەیەکی کوردستان دەیتوانی دەنگی تۆ و ڕەنگی تۆ ببیسێت. ئەگەر تۆ پێشتر لە بەهاژەهاژی رادیۆیەک لە SW دەنگت دەبیسترا یا ماڵپەڕە ئینتەرنێتەکان کۆمەڵێکی مەحدود لە خەڵک هەنتوانی ئیستفادەی لێ بکەن، بەڵام لە تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵاتە هەموو خەڵکی کوردستان دەیانتوانی ڕەنگی تۆ و دەنگی تۆ ببیستن و ببینن. و ڕۆژهەڵات بە شێوەی بەرنامەی جیاواز چ بۆیەنە بە تراکتای حزبی بە یادی شەیدان بەرنامە یادی شەیدان بە بەرنامە فکریەکان و بە شێوەی جیاواز توانی ئایدیای خۆی بڵاو بکاتەوە و تا داخرانی تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵات یا ڕاگررتنی باشتر بڵێم ڕاگررتنی پەخشی ماهوارەیی تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵات من ئەتوانم بڵێم ئەم ڕەوتە بەردەوام بوو کە هیوادارم دووبارە پەخشی ماهوارەیی تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵات دەست پێ بکاتەوە. من ناڵێم داخران چون دانەخراوە دەبینم ئێوەش وەکو هاوڕێیانی ڕۆژهەڵات TV لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان خەریکی ئیش دەکەن و کار دەکەن. زۆر باشە. ئەی ئێستا کۆمەڵە لە چ میدیۆم گەلێک کەڵوەردەگرێت؟ ئەوەی کە ئێستا کۆمەڵە لە چ میدیۆمێرێک یا لە چ ڕێگایەلێکی ڕاگەیاندنی ئیستیفادە ئەکات لە ڕاستیە من لە جوابی پرسیاری یەکەمتانە باسم لە یەک شت کرد زەرفی زەمانی و مەکانیەکە وجودی هەیە و کۆمەڵە وەکو زۆر حزب وەکو زۆر لایەن لەم زەرفە مەکانی زەمانیانە ئیستیفادە ئەکاتەوە موقعیەت‌های مادی موقعیەت‌های اجتماعی سیاسی و زۆر شت ئەتوانن دیاریکەری ئەو تواناییانەی تۆ بن کە توانین لە میدیایەک ئیستیفادە بکەیت. ئێمە پێشتر لە وەزعیەتێکی مادی باشترە توانیمان تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵات پەخشی ماهوارەیمان بێت، بەڵام بەداخەوە بەهۆی تەنگ و چەڵەمە هەیە کە وجودی بوو وەک چۆن لە ڕاگەیاندنی ڕاگررتنی پەخشی ماهوارەیە کە نووسرا ئێمە پەخشی ماهوارەیمان ڕاگرت. لە ئێستادا کۆمەڵە وەک بەشێکی زۆر لە ئەحزابی کوردستانیش کەڵک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وەرەگرێت، وێبسایتی کۆمەڵە.org و ژمارەیەکی تر وێبسایت هەیە کۆمەڵە پیج فەیسبووکی کە بەناوی کمیسیۆنی ڕاگەیاندن کۆمەڵە پارتی و تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵات کە ئەویش پیجەکانی و کاناڵەکانی لە تەلەگرام هەر ئەکتیڤن، ئینستاگرام، تەلەگرام. لە هەمان کاتە ئێمە وەکو کمیسیۆنی ڕاگەیاندنی کۆمەڵە ڕۆژنامەی ئاسۆی ڕۆژهەڵات کە لە 2004ەوە دوای ئەوەی کە شۆڕش گۆڕا بە ئاسۆی ڕۆژهەڵات هەر بەردەوامە بە ئیشی خۆی مانگانە چاپە بێت. تۆڕە سایتی ئاسۆی ڕۆژهەڵات، سایتی کۆمەڵە، ئەمانە ئەو شێوازانن کە ئێستا بەکاری ئەبین و هیوادارم جارێکی تریش دەڵێمەوە هیوادارم دووبارە و زەرفیەتە و ئەو توانایە بخڵقێتەوە کە
تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵات دەست بەکاری پەخشی ماهوارەی خۆی بکات کە بەبێبوونی ڕۆژهەڵات ئێمە بۆشاییەکی گەورەی میدیایمانەیە چون ڕۆژهەڵات ئەو زەرفەیە ئەمان ئەتوانێت تۆ زیاتر باتە ناو خەڵکەوە بێگومان ئیسفادەکردن لە تۆڕە کۆمەڵایەتەکان وەک تەلێگرام ئینستاگرام فەیسبوک و هەموو ئەمانە جێگەی ئەرچی خۆی هەیە بەڵام هیچیان ناتوانن بەقەت تەلەڤیزیۆن لە ناو کۆمەلگادا جێگەی خۆی بکەنەوە. وەکو دوایین پرسیار پێتان وایە ڕاگەیاندنی کۆمەڵە دەتوانێت چەندە کاریگەری هەبێت لەسەر پێکەنانی بەرەی کوردستانی ئەسڵ کاریگەری هەیە ئەو کاریگەرانە چین چۆنە؟ میدیایەکی حزبی بەعام بە شێوەیەک کار لە ڕاستای سیاسەتەکانی ئەو حزبە ئاکات. میدیا و ڕاگەیاندنەکانی کۆمەڵەش زمان حاڵی سیاسەتەکانی کۆمەڵە یا هەوڵەدەن کە سیاسەتەکانی کۆمەڵە زیاتر بە خەڵک بناسیێنن. بەرەی کوردستانی یا ئەو شتێک کە دواتر ڕەنگە بە شێوەی فۆرمی جیاواتر دەرکەوت بێ کە من هەر بە یەک شتیانە بینم ڕۆژهەڵات تەوەری هەموو ئەمانە لە ڕاستیە ئەو ئایدیانن کە ئەو شێوەکارانە کۆمەڵە لای وایە ئەتوانێت لە ژێر ئەم چەترانەدا کۆمەڵە ئەحزابی کورد ڕەوتەکانی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات لەو پرش و بڵاویەی کە هەیە بێت و کۆیان بکاتەوە بەرامبەر بە ئەوی ترێکی مەرکەزگەرا ئەوی ترێک کە هەیە ئێمە یەکدەنگ بکات. لە ڕاستیە بەرەی کوردستانی کە دوای کۆنفرانسی هەشتم می کۆمەڵە بەحسەکەی هاتە ئاراوە پێش کۆنگرەی دا بەحسێکە کۆمەڵە بەردەوام لەگەڵ لایەنەکانی تر هەوڵی بۆ داوە و هەوڵیشی بۆ ئەدات و ماندوو نەناسانەش خەریکەکاری بۆ ئەکات و کۆمەڵە بە باوەڕەوە بەو قەنەعەتەیەکە بەبوونی بەرەیەکی منسەجمی کوردستانی بەبوونی زەرفێک کە ئێمە بتوانێت دەنگی خۆمانی تیادا کۆ بکەینەوە بەرامبەر بە ناوەندووە بەرامبەر بە هێزە ناوەندگەراکانەوە بەرامبەر بە دنیای ڕۆژاواش بەبوونی ئەوەها ئێمە ئەتوانین زیاتر خۆمان بە خەڵک بناسێنین وە داوای حەقی خۆمان لە بەرامبەریشمان بکەین. ڕاگەیاندنی کۆمەڵەش لەم ڕاستە من ناڵم بێکەم و کۆڕی نەبووە بێکەم و کۆڕی هەیە و ڕەنگە ئەوەندەی کۆمەڵە جەسوورە لەسەر بۆ وێنە بەرەی کوردستانی یا کۆنگرەی نەتەوەیی یا ڕۆژهەڵات تەوەری لە ڕاگەیاندنی کۆمەڵەدا بە شێوەی شایستە ڕنگدانەوەی نەبوو بێت هەرچەند ئێمە کارمان لەسەر کردووە بە نووسینی مقالە وتوێژ راپۆرت و شێوە جیاواز بەڵام پێویستە زیاتر ڕاگەیاندنی کۆمەڵە لەسەر ئەمە کار بکات و لام وایە بە زیاتر کارکردن بەڵێ دەتوانین ئێمە زیاتر ئەفکاری کوردستان خەڵکی کوردستان مۆبیلیزە بکەین بەسیج بکەین بۆ ئەوەی کە وها کۆنگرەیەک بۆ ئەگەر بە کۆنگرەی نەتەوەی کورد ناویە بە یا کۆنگرەی نەتەوەی کوردستانی ڕۆژهەڵات ناویە بە یا ڕۆژهەڵات تەوەری یا بەرەی کوردستانی خەڵکی کوردی لەدەور کۆبێتەوە هیوادارم توانین ئەم کارە و ئەم ئەرکە قورسە جێبەجێ بکەین. سپاس بۆ ئەوەی کە ئێوەش زەحمەتتان کێشا و هاتوونەتە ئێرە و جارێکی تر لایەنی خۆم و لایەنی ئەندامانی کۆمیسیۆنی ڕاگەیاندنەوە پیرۆزبایی 26 ڕێبەندان لە خەڵکی کوردستان بنەماڵەی شەیدان زیندانیانی سیاسی پێشمەرگە دێرینەکان و هاوڕێیانی تێکۆشەری ناوخۆی وڵات دەکەم و هیوادارم بە زووترین کات 26 ڕێبەندان لە کوردستانی ڕۆژهەڵات بە دەوری یەکەوە ڕێوڕسمەکەی بەڕێوە ببین. سپاس. زۆر سپاس. بەڵە بەڕێزان بەم شێوەیان بەرنامەشتان پێشکەشکرا تا بەرنامەیەکی دیکە ئەکات خۆش.